کەشناسی دەڵێت ئاسمان لە نێوان هەور و نیمچە هەوردا دەبێت و بارانبارینی پچڕ و دابارینی بەفرێکی کەم پێشبینی کراوە. کەشناسی هەرێم ڕێژەی بەفەربارینی ئەم شەپۆلی دوو ڕۆژی ڕابردووشی بڵاو کردەوەتەوە بە جۆرێک زۆرترین بەفەر لە حاجی ئۆمەران بووە کە 6 سانتیمەتر بەفەرباریەوە. دوای ئەویش مەرزی کێڵێ کە بووە بە 50 سانتیمەتر بەفەرباریوە. لە حاڵی دواترماندا سەرۆکوەزیرانی عێراق ڕایگەاند بە توندی سەرکۆنەی ئەو هێرشە ترسنۆکانەیە دەکەن کە کراوەتە سەر فڕۆکەخانەی بەختە و سوورن لەسەر دۆزینەوەی ئەنجامدەرانی. لە ڕاگەندراوێکدا مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق دەشڵێت سەروەری خاکی عێراق و ئارامەیەکی هێڵی سوورن لای ئەوان لە چوارچێوەی کاردانەوەکان دژی هێرشەکە هاوپەیمانی نێودەوڵەتی دژی داعش هێرشەکەی سەرکۆنە کرد و ئاماژەی بۆوە داوەکە هێرشەکە هەوڵێکە بۆ لاوەزکردنی حکوومەتی عێراق و ئەوان بەردەوام دەبن لە هاوکاریکردنی هێزە عێراقیەکان بۆ پاراستنی ئاسایشی ئەو وڵاتە. دیارە بە 6 موشک هێرشکرایە سەر بنکەی سەربازی ڤیکتۆریای تایبەت بە هێزەکانی ئەمریکا لە ناو فڕۆکەخانەی نێودەوڵەتی بەختە. هەروەها دەستەی فڕۆکەوانی مەدەنی عێراقیش ئاماژەی بۆ کردووە کە دوێن هێرشەکە ئەنجام داوە کە بەهۆی هێرشەکەوە زیانبەر فڕۆکەکەیان کەوتۆ بەڵام گەشتەکانیان بەردەوام دەبێت. ئەمە گرنگترین هەواڵ و زانیاریەکان بوو لە دەستپێکی بارنامە بۆ ئێمە گواستەوە. دیارە میوانەکەم وەردەگرم سەبارەت بە کاریگەری بەفر لەسەر خاکدا چی دەبێت بێگوام گفتوگۆی زیاتری ئەم بابەتە وردەکاری زیاتر بۆ ئێوە دەگوازمەوە ئەویش بە میوانداری کاک موسیم سلێمان کە ئەندازیاری کشتتوکاڵی شێکە ڕاستەخۆ لە هەڵەبجەوە لەگەڵمانە. سڵاو لێ بێ سپاس بۆهی لە تەورەکەی بەرنامی بیانی باش کوردستاندا لەگەڵی مەدا بەشداری. لەسەرتا ئەمەوێت کە بەفر تا چەند کاریگەری هەیە لەسەر خاک لە هەمان کادا لە ماوەکانی ڕابردوودا دوو شەپۆلی بەفەر هەرێمی کوردستان و ناوچە جیاجەکانی کردو دەکرێت بڵێن ئەمە کاریگەریەکەی چی دەبێت لە خاک؟ زۆر سپاسی کەناڵە ڕێزەکانەکەمەوە لەسەرکردنەوەیە. بەفر خۆی یەکێکە لە جۆرەکانی داباری کاریگەریەکانی بەفر لەسەر دیارە سەوتت بەباشی ناگاتە لە ئێمە تا ئەو گرفتە چارەسەر دەبێت. منەمەوێت تەوریەکەمتان بەبیر بخەمەوە کە باس لە کاریگەری بەفر دەکەین لە ڕووی خاکەوە تا چەند کاریگەری دەبێت لەسەری لە هەمان کاتدا دەکرێت بڵین بیکەین بە دوو پۆلێنەوە باز لە سوودەکانی بکرێت لە هەمان کاتدا باز لە زیانەکانشی بکرێت سوودەکانی چی دەبن بۆ خاک و بۆ بەپیتی خاکەکە لەگەڵەوەدا بەرهەمێکی بە پیچمان دەست بۆ بژانەوەی کەرتی کوشتتوکاڵ ئیسفادەکەی چی دەبێت لە هەمان کاتدا کێمە باسی لێوە دەکەین سەبارەت بە سوودەکانی بۆ خاک دەکرێت زیانەکانی چی بن زیانەکانی بۆ کەرتی کوشتتوکاڵ چی دەبن بۆ منە بەشێک باز لەوە دەکەن ئەگەر بێت و بەفرەکەدا ڕێژەیەکی زۆر بێت ئەوە دەبێت هۆی پچرانی درەخت و ئەم بابەتانە و بەستنی ئەمان دەچێتە قەڵبی زیانەکانەوە دووبارە دەست بە بژانەوە ناکات. گەرمیوانەکەم ئامادەیە. کاک موسلیم گەر گوێبیستی منی منەمێ بزانم بەفر تا چەند کاریگەری بەفر لە خاکدا هەیە تا چەند کاریگەرە بەسەریەوە؟ پێشکی سڵاو ڕێز بۆ هەمووتان بۆ هەموو بینەرانی کەناڵە بەڕێزەکەتان. ئەگەر باسی کاریگەریەکانی بەفر بکەین لەسەر خاک کاریگەری بەفر زۆرە لەسەر خاک. یەکێک لەو کاریگەریانەی کە بەفر هەیەی لەسەر خاک ئێمە ئەم کۆمەڵە دابارینانەی کە وەکو باران و بەفر هەمانە لەناو کەش و هەوا کۆمەڵێک لە توخمەکانمان هەیە وەکو نایترۆجین گۆگرد کۆمەڵێک لە توخمەکانی تریش بە تایبەتی نایترۆژین و گۆگرد ئەمە لە کاتی دابارینی بەفردا کە لە کەش و هەوادا هەیە دێنە خوارەوە بۆ سەر زەوی. یعنی ئەتوانین بڵین کە بەفر یەکێکە لە سەر چاوە دەوڵەمەندەکان بە نایترۆژین گۆگرد و هەندێک لە توخمە خۆراکیەکانی تر. ئەم توخمانە بە تایبەتی نایترۆژین کە لەگەڵ بەفرابارێتە خوارەوە کە لە کەشا هەیە خۆی ڕۆک بەم شێوازە ناتوانێت ئیسفادەی لێ بکات. بەهۆی بەکتریاکانی ناو خاکەوە کاتێکە لەگەڵ بفرایەتە خوارەوە دوای ئەمەلەی فیکسیشن لە دوای ئەمەلەی تەثبیت بەهۆی بەکتریاکانەوە ئەگۆڕێت بۆ سەر شێوەیەک کە ڕۆک بتوانێت ئیسفادەی لێ بکات. بۆیە زۆر جار بە بەفر لە کۆنا وتراوە بە تایبەتی لە سەرچاوە کۆنەکانە پێی وتراوە کە کوتی جوتیاری فەقیر
بۆ چونکە دەوڵەمەندە بە کۆمەڵێک توخمی خۆراکی کە بۆ بە پیتکردنی خاک زۆر بەهێزە یەکێک لەوانە نایترۆجینە. ئەمە لە ڕوویەکەوە لە ڕوویەکی تریشەوە کاریگەریەکی گەورەی هەیە لەسەر زیادبوونی شێ لە قوڵایی خاکەکەدا. چونکە کا بۆ نمونە ئەگە جیاوازی پێ بکەین لەگەڵ باراندا کاتێک کە بارانێکی زۆرە بارێت ئەبێتە هۆی دروستبوونی جۆگەلە لە ناو زەویەک شتوکاڵەکانماندا. بەڵام ئەم حاڵەتە لە بەفردا بەدی ناکرێت. ئەو ئاوەی کە لە خۆی هەڵگرتووە بەفر لە دوای دابارینی کاکەوێتە سەرزەوی زۆر بە هێواشی بە ماوەیەکی کەم بە تەدریجی ئەم ئاوە ئەدات بە خاکەکە یان لە قوڵایی خاکەکەدا ئەمێنێتەوە. بەمە ژڕۆکەکە زۆر بە ئاسانی ئەتوانێت سوودی لێ ببینێت ئیسفادەی لێ بکات. کاریگەریەکی تری بەفر لەسەر خاک ئەوەیە زۆربەی جار ئێمە لە کاتی بەفرباریندا پلەکانی گەرما هەندێک جار نزیکە بنەوە لە سفر یان هەندێک جار دەچنە خواری سفر. هەندێک ڕۆکمان هەیە بە تایبەتی بۆ نمونە سەوزەواتەکان گەشەیان زۆر کەمە لەسەر ڕووی زەویەوە. لە کاتی گەشەکردنیاندا ئەگەر ئەم بەفرە هەبێت لەسەر ڕووی ئەو سەوزەواتانە وەکو کەڤەرێک تەعامولەکە ئەم بەفرە ناهێڵێت بە هیچ شێوەیەک ئەو سەرمایکە لەسەر ڕووی بەفرەکەەوە هەیە بگات بەم سەوزەمەنیانە. لەبەرەوە زۆر جار ئەگەر تێبینیت کردبێ ئەو سەوزەمەنیانەی کە هەیە ئەگەر بەفردای پۆشی بن بە هیچ شێوەیەک سەرمانەی بردوون بۆ چونکە ئەو بەفرە بە شێوەک و داپۆشەرێک ناهێڵێت کاریگەری سەرمای سەروی خۆی بگاتە ئەو سەوزەمەنیانە. حتا گەنم و جۆش وێنجە ئەم مەحسوولانە زۆر بەم کاریگەریە چۆنەڵی ئیجابیە بن. بەڵام هەندێک جار کاتێککە حاڵەتی بەستن و کردنەوە ڕوەدات بەفر هۆکارێکە بۆن ینی ناهێڵێت کە ئەم بەستنە کاریگەری هەبێت لەسەر سیستەمی ڕێگی ڕۆکەکە بۆ چونکە هەروەکو ئاماژەم پێەیە ئەم داپۆشینە هۆکارە بێت ئەوەی پلەکانی گەرمان لە ژێر بەفرەکەەوە لە حاڵەتێکا بن کە ڕۆکەکە بە ئاسانی گەشە بکات. بەڵام لە ڕووی سەرەوە هەندێک جار بۆ نمونە هەوایەکی سارد و زۆر با بڵین دەرەجەکانی کە لە خوارەوەیە کاریگەری بەستن بکاتە سەر نەباتەکە. بەڵام بەفر ئەم حاڵەتە ناهێڵێت لە زۆربەی بە تایبەتی سەوزەواتەکانم حاڵەتەیان تیا زۆرە بێت. باش کاک مستلیم سەبارەت بە هەر کاریگەری بەفر لەسەر خاکدا بۆ لە هەندێک زیندەوەر بوونیان هەیە و هەروەها کە باسیشی لێوە دەکەن لەنێو خاکەکاندا بوونیان هەیە زۆر جار دەوترێت زیانی هەیە بۆ بابەتی بەرهەمە کشتتوکاڵیەکان کە دەچێندرێت دەکرێت ببێتە قاڵوی زیان. ئەم بەفرە دەکرێت بڵێن کاریگەری هەیە لەسەر نەمانی ئەم زیندەوەرە بچووکانەکە لە نێو خاکدا بوونیان هەیە و کە لە دوجاردا وەکو زیانێک لێ دەدرێتەوە. بە پێچەوانەوە ئەوەی من کە لە سەرچاوەکانە خوێن بێتمەوە لە زۆربەی توژینەوەکانە ئاماژەی پێکراوە لەبەرەوەی بەفر ناهێڵێت کاریگەری پلەکانی گەرمای سەروی خۆی کە لە ژێر سفرەوەیە بگاتە ئەم بەکتریانەی کە لە ناو خاکەکەدا هەن. چونکە ئەم داپۆشینەوە ئەکات ئەو سەرمایان ئەو هەواسادەی کە لە بەشەکانی سەری بەفرەکەەوە هەیە نەگاتە بەشی قوڵایی خاک بۆ چونکە ئەم زیندەوەرانە بەشێکیان کە لە قوڵایی خاکە ئاژین پێویستیان بە هەندێکیان بە دەرەجە حرارەیەکی مامناوەند هەیە بۆ ئەوەی گەشەیان بەردەوام بێت کە زۆربەیان عملەی کۆمپۆستین ئەنجامەدەن لە ناو خاکدا چوە کاریگەریەکی زۆر باشیان لە خاکە هەیە. بەڵام هەندێک لەو بەکتریایان لەو میکرۆبانەی کە لە ناو خاکدا هەن وە بەرگەی دەرەجەیەکی حرارەی لەو شێوەیە ناگرن لەوانەیە بێتە هۆی لە ناوچوونی هەندێک لەم زیندەوەرانە. ئەمە خاڵێکی کەش لە کاتی بەستنەوە و کردنەوەدا کاتێک کە زەوی ئەی بەسێت و دووبارە ئەیکاتەوە ئەگەر ئەم بەفرە لەسەر ڕووی زەویەکە نەبێت ئەوە بە شێوەیەکی گشتی لەم حاڵەتەیە کاریگەریە کاتە سەر زیندەوەران بەستاوەکو ئەم بەفرە لەسەر ڕووی زەوی بێت ئەو زیندەوەرانە زۆر بە شێوەیەکی یاسایی ژیانیشیان بەردەوامە بێت و کاریگەریەکانی خۆیان لەسەر شیکردنەوەی خاک و پێدانی هەندێک تخمی خۆراکی بەڕۆکەکە بەردەوامەوێت. لەبەرەوە توانین بڵین کە هیچ کاریگەریەکی سلبی لەسەر ئەو زیندەوەرانە نییە ماعەدا ئەو بەکتریایانەی کە ناتوان بەرگەی ئەو دەرەجە حرارەیە بگرن کە لەوانەیە بێتە هۆی لە ناوچوونیان. باشە. ڕژێکی زۆری بەفربارین لە ناوچەیەکدا یاخود لە شار وڵاتێکدا دەبێتەوە ئەوەی کە دوجار بڕیار بدرێت کە ئەم ساڵ ئەم ناوچەیە کەرتی کشتتوکاڵی ئەبوژێتەوە یاخود ڕژێکی زۆر ئەم کەوگرد و نایترۆجینە کە تۆ ئاماژە و پێکرد دەکرێت بڵێن تەواو ئیسفادەی ئەبێت بەرهەمێکی بە پیتمانە بێ.
لە ڕووی بەپیتکردنی زەویەوە کاریگەری بەفر لەسەر بەپیتکردنی زەوی بەڵێ بە تاکی دوایە چونکە وەکو لەو پێشەوە ئاماژەم پێدایەکێک لەو مشکیلانەی کە لە تەواوی زۆربەی زەویە کشتتوکاڵەکانی ئێمە هەیە بۆ نمونە مشکلەی ڕاماڵینە لە بارانە ئەم دیاردەیە زۆر بەدیەکرێت چونکە ئەبێتە هۆی گواستنەوەی خاک لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر خاکیش خۆی دەوڵەمەندە یان بە پێکهاتەی خۆراکی ئەو پێکهاتە خۆراکی کە تایەتی لە شوێنێکەوەی گوازێتەوە بە شوێنێکی کە بەڵام لە بەفرە ئەم حاڵەتە نییە لەبەرەوەی بەتەدریجی ئەو ئاوەی کە لە خۆی گرتووە ئەیدا بە خاکەکە کەواتە ڕاماڵین ڕوونادات کاتێک ئەم ڕاماڵینە ڕوونادات زۆر بە شێوازێکی تەدریجی ئەو نایترۆژینەی کە لە خۆی گرتووە یان ئەو گۆگردە یان هەر توخمێکی کە لە کەشەوەیەتە خوارەوە لە خۆی گرتووە ئەیداد بە خاکەکە ئەمە حاڵەتێک حاڵەتێکی تریش هەندێک جار هەروەکو ئاماژەم پێەیە زۆر جار کە خاک تووشی بەستنەوە و کردنەوە ئەبێت لەم حاڵەتەیە چی ڕوەدات مەساماتی بینی دەنگکۆڵەکانی خاک زۆرە بێت بەمەش جێگەیەکی باشەکاتەوە بۆ گەشەکردنی سیستەمی ڕێگی ڕۆکەکە کە زۆر بە ئاسانی دەستی بە زۆربەی توخمە خۆراکیەکان نەگات و ئەبێتە هۆی باشتر گەشەکردنی ڕۆکەکە لەبەرەوە لەم حاڵەتەیە بەڵێ بە تەئکید هە بەفربارین هۆکارێکی زۆر باشە بۆ بەبیتکردنی زەویەکانمان بە تایبەتی چونکە دەوڵەمەندە بە هەندێک لەو توخمە خۆراکیانەی کە باسم کرد ئەمە بێتە هۆی بەخشینی ئەم توخمە خۆراکیانە بە خاک زۆر جاریش لەوانەیە ینی ئەگەر بەفر زۆر بێت لەو ساڵەدا پێویست ناکات جوتیار بە زۆری پێینی نایترۆژینی بەکاربێنێت ئەتوانێت ئیسفادە لە سەرچاوەکانی تری توخمە خۆراکیەکانی تر بکات. باڵێ بابینە سەر بابەتێکی تر تا چەند بۆ منە بەفەر کاریگەری هەیە لەسەر سیفاتی خاک لەسەر ئەو پێکاتی کە لە نێو خاکدا بوونی هەیە. کاریگەری بەفر لەسەر سیفاتی خاک بە تایبەتی یەکێک لە سیفەتە فیزیاییەکانی خاکەویش پۆرۆسیتی خاکە زیادبوونی مەساماتی بینی دەنگکۆڵەکانی خاکە ئەم مەساماتانە هەتاوەکو گەورە ببن یان زۆر ببن مەجالێکی زۆر ئەکاتەوە بۆ هەناسەدانی ڕێگی ڕۆکەکە لەم حاڵەتەیە ئەم کە بە تایبەتی ئەمە لە حاڵەتێکی زۆر لەو کاتانەی کە با بڵێن بەستن لە دوای ئەوە کرانەوە ڕوەدات ئەم بەستن و کرانەوەی ئەبێتە هۆی تەفکیکی خاکەکە یان هەڵوەشانەوەی دەنگکۆڵەکانی خاکەکە لە کاتی ئەم هەڵوەشانەدا بەشێکی زۆری مەساماتەکانی بینی خاکەکە گەورە ئەبن لەم حاڵەتەیە زۆر بە ئاسانی ئاو ماوەدە خۆراکیەکانی کە تێپەڕە بمەناوە مەساماتە و ڕێگی ڕۆکەکە زۆر بە ئاسانی ئەتوانێت ئیسفادەی لێ بکات. باڵێ کاتە جگە لەوەش کاریگەریەکی زۆر گەورەی هەیە لە سەر سایکڵی کاربۆن لە خاکدا. بەڵێ کاتە دەکرێت بڵێن لە ڕووی سیفاتی خاکەوە ئەم بابەتان ئاگرێتەوە و تۆ ئاماژۆ پێکرد ئەمانە کاریگەری لەسەر سیفاتی خاکەکە هەم بۆ ئەم وەرزێک کە ئەبارێت و تا کاریگەریەکانی وەرزەکانی دیکە جیاوازی وەرزەکان و گۆڕانکاری فەسڵەکان هەر ئەمێنێتەوە. کاریگەریەکەی بە پێی فەسڵەکان جیاوازە بۆ نمونە هەندێک جار لەوانەیە ببێتە هۆی دواکەوتنی وەرزی گەشەی نەباتەکان بە تایبەتی وەکو ئاماژەم پێیا لە گەنم لە جۆ لە سەوزەواتەکان لەوانەیە ئەگەر بە شێوەیەک لە شێوەکان بۆ نمونە ئەم دابارینە ڕوونەدات لەوانەیە کاریگەری هەبێت لەسەر هەڵمژینی ڕوتوبە لە نێوان خاکەکەوە لە هەمان کاتیشا کاریگەری هەیە بۆ نمونە لە جیاتی ئەم بەفرە ئەگەر هەر بە بەردەوامی خۆر بووە لەگەڵ باران گەشەی زۆربەی زۆری نەباتەکان لەوانەیە زۆر خێراتر بووە بەس ئەم خێراتر گەشەکردنە و پێگەیشتنە لەوانەیە هەندێک جار نەڵێ کە سیفاتێکی زۆر باشە بۆ ئەو نەباتە چونکە هەندێک جار کاریگەری هەبێت لەسەر تەلقیحی گوڵەکان لە زۆربەی ڕۆکەکانە بەڵام کاتێک کە ئەم بەفربارینە ڕوەدات ئۆتۆماتیکی لە کاتێکایە کە زۆربەی ڕۆکەکان لە سووری متبووندان یان لە سووری خەوتنی زستانەدان لەبەرەوە ناتوانێت بڵێ کاریگەریەکی زۆر نێگەتیڤی هەیە لەسەر ڕۆکەکان بۆ زۆربەی جار ئەم بەفرەی لە کاتی دابارینە کە ئەکەوێتە سەر زەوی هەندێک جار کە پلەکانی گەرما زۆر لە سفر دابەزن ئەم ڕۆکانە خۆیان لە حاڵەتی خەوتنی زستانەدان لەبەرەوە کاریگەریەکی ئەوتۆی لەسەر سیستەمی ڕێگی ڕۆکەکە نابێت بگرەوەکو لەو پێشەوە ئاماژەم پێدا ناهێڵێت هەوایەکی سارد و خوار پلەکانی گەرمای ژێر سفر بگاتە ڕێگی نەباتەکە و بێتەوەی شبوونی
نەباتەکە. بەڵام لەگەڵەوەشدا بۆ هەندێک لە درەختەکان بە تایبەتی مزرەمەنیەکان ئەگەر ئەم سەرمایە بە ماوەیەکی زۆر بەردەوام بێت، ینی بەفربەرینەکە زۆر بخایەنێت، لەگەڵەوەشدا دابەزینی پلەکانی گەرمای ژێر سفر بۆ ماوەیەکی زۆر بەردەوام بێت، لەوانەیە ببێتە هۆی زیان گەیاندن بە سیستەمی ڕەگی مزرەمەنیەکان و هەندێک جاریشە بێتە هۆی وشبوونیان کە خۆمان لە زۆربەی وڵاتانە بەدیمان کردووە لە سەرچاوەکانەوە ئەبینێت کە زۆر جار باخێکی مزرەمەنی بە کاملی وشک بووە، هۆکارەکەی بۆ گەیاندنی ئەو سەرما و بەس ناگەڕێتەوە کە زەرەر لە سیستەمی ڕەگی ڕواکەکایەت. لەم حاڵەتەدا پێویستە بە تایبەتی ئەو باخانەی کە زیاتر درەختی مزرەمەنییان تێدایە لە فەسڵەکانی مانگی 12 یا کۆتایی مانگی 11 ئەتوان پێینی ئاژەڵی زۆر بەکاربێنن بۆ درەختەکانیان، بە تایبەتی بیخەنە قوڵایی ژێرخاکە و دایپۆشن. ئەمە کاریگەریکی گەورەی هەیە لەسەر گەرمترکردنەوەی ڕەگی ڕۆکەکان و ناهێڵێت کە ئەو سەرمایە بەر سیستەمی ڕەگی ڕۆکەکە بکەوێت و بێتە هۆی وشکبوونی ڕەگی ڕۆکەکە. بەڵێ کاکمسنی منیش ویستم زیاتر وردەکاری سەبارەت بۆ بابەتە بخەینەڕۆ بۆ من ئەگە بچێتە قاڵبی زیانەوە وەکو خۆ ئاماژە پێکرد، بەڵام پێویستە ئەوان بەم هەر پێش ئەوەی وەرزیزستان بێت ئامادەکاری بکەن. گەربێت و ئەم ئامادەکاریە ئەنجام نەدرێت، پاشان بەسنێکی زۆر یاخۆ دابارینێکی زۆر ڕوودات. پێویستە ئەوانە دوایی ئەم تەوابوونی بەفرەت چی بکرێت بۆ منە ئەوانەی کە زۆر باخەکانی مزرەمەنیەکانە زیانەکانیان بەرکەوتووە، پێویستە چی بکەن لە دوای ئەمە، یاخود تەواو ئەبێ بڕیار بدەن هیچ بەرهەمێکیان دەست ناکەوێت، یاخود ئەو خاکە دەکرێت بڵێن دەبێتە زیان بۆ بەرهەمەکانیان بۆ مزرەمەنیەکانیان. لەم حاڵەتانەدا تۆ دەتوانی دوو کار ئەنجام بدەیت بە تایبەت ئێستا لەبەرەوەی سەرچاوەکانی ئینتەرنێتی زۆر بووە، ئەبێ متابعی ئەوە بکەی ئایا بەڕاستی ئەم دابارینەکەی ڕوادات. ئەمە زۆر گرنگە، بەڵام زۆربەی جارجوتیاری لای خۆمان بەهۆی ئەوەی کە لەوانەیە نەخوێندەوار بێ، لەوانەیە مەسەلەن هێڵی ئینتەرنێتی گونجاویان لە لادەکانە نەبێت، نەتوانێت بەم شێوازە متابع بکات کە ئایا ئەم دابارینانەکەی ڕوئایان. بۆیە ئەوانەی کە باخی مزرەمەنیان هەیە یان باخی سێو یان هەرمێیان ئەم جۆرانە ئەبێ زۆر ئاگاداری ئەوە بن، متابعی ئەوە بکەن کە کەشوهەوا چۆن گۆڕانکاری بەسەرایەت، کەی بە تایبەتی بەفر ئەبارێت. باران لەم ڕوانگانەوە زۆر زیانی نییە هەتاوەکو نەگاتە پلەکانی ژێر سفر، ینی کەشوهەوا نەگاتە پلەکانی ژێر سفر بە تایبەتی ئەگەر ماوەیەکی درێژ بخایەنێت، لەوانەیە بە تا 2 ڕۆژ تا 3 ڕۆژ ئەم کاریگەریە زۆر لەسەر سیستەمی ڕەگی ڕۆکەکان نەبێت، چونکە خاک خۆی وەکو گەرمکەرەوەیەک نیشانەیەت ناهێڵێت ئەم سەرمایە بەر سیستەمی ڕەگی ڕۆکەکە بکەوێت. بەڵام ئەگەر ماوەکەی درێژ بێت، بۆ نمونە 10 ڕۆژ 15 ڕۆژ، تۆ ئەگەر پلەی گەرمی خاک لە ناقص 7 تا ناقص 10 بەرەوسەرەوە بێت، ئەمە بە تاکید زیانێکی زۆر گەورە ئەگەیەنێت بە تایبەتی باخی مزرەمەنیەکان وەکو پرتەقاڵ و نارنج و لیمۆ و ئەمانە. بۆ ئەمانە تۆزێ بە سەرما حەساسن، لەبەرەوە ئاماژەم پێە ئەگەر ئەم جوتیارە نەتوانێت لە مانگی 12 تا مانگی 11 خۆی پێشوەختە پێش ئەوەی بدابارینیش بێت، ئەبێت تۆ توخمە خۆراکیەکان بدەی بە خاک بۆی ڕۆکەکەتی سفادەی لێ بکات لە کاتی گەشەکردن و لە کاتی هەستان لە خەوی زستانە. بۆیە باشترینیان بەکارهێنانی پەیینی ئاژەڵیە، چونکە کاریگەریەکی زۆری هەیە لەسەر گەرمبوونی خاک. بەمەش سیستەمی ڕەگی ڕۆکەکە گەرم دەکاتەوە و ناهێڵێت بە هیچ شێوەیەک سەرما کاریگەری لەسەر هەبێت. ئەمە بۆ سێ و بۆ هەرمێ بۆ زۆربەی ئەم درەختانەش هەبێ ئەمە ئەنجام بدرێت. هەندێک جاریش لە هەندێک لە باخەکاندا بە تایبەتی لە وڵاتە پێشکەوتوەکاندا ئاودێری ئەکرێت پێش ئەم حاڵەتە. ئەم ئاودێری وا ئەکات ئەو شەختەیی کە دروسە بێت لە بەشی سەرەوە دەرەجە حرارەیەکی هەبێت، لە ژێر بەستەڵەکەش و دەرەجە حرارەیەکی هەبێت. بەمەش کە ئاوەکە ئامێنێتەوە زۆربەی جار لە توربەکەدا نایبەسێ بۆ ئەو بەستەڵەکەی کە دەبێت بە توێژاڵێک و لەسەر ڕووی زەویەکە ئامێنێتەوە بە ئاسایی ئەبێتە هۆی ڕێگرێک بربەستێک لە گەیاندنی ئەم پلە گەرمیە زۆر نزمە بۆ بەشەکانی خواردەوەی خاک و تابگات بە سیستەمی ڕەگی ڕۆکەکە. بۆیە جوتیاران بەڕاستی بەس ئەم دوو حاڵەتەیان لەبەردەسایە. ئەویش ئەگەر ئەم دوو حاڵەتە کاتێک بێ کە سەرماکە تێپەڕ بوو بێ و بیەوێ ئەمە بکە، من پێم وایە درەنگە بێت و کاریگەری لەسەر دیسانەوە بژانەوەی درەختەکە نابێت. بۆیە وا باشترێتۆ هەموو کاتێک لە زۆربەی ساڵدا لە مانگی 12 ئەم حاڵەتە ئەنجام بدەیت وەکو بەکارهێنانی پەیینی ئاژەڵی بۆ درەختەکان
نەک بۆ ئەم زرەمەنیەکان بۆ تەواوی درەختەکان چونکە یەکێک لەو کاریگەریە زۆر ئیجابیانەی کە هەیەی پاراستنی سیستەمی ڕێگی ڕۆکەکەیە لە بەسەرما بوون. بەڵێ کەواتە کاک مسلیم دەتوانرێت خاکێک بکێڵدرێ وەمنا بەفری لەسەر بێت یاخود بە تەواوی بەفرەکە نەتوابێتەوە و بتوانرێت کێڵانی بۆ ئەنجام بدرێ. بەداخەوە لە زۆربەی ئێستا لە هەندێک ڤیددیو ئەو شتە بەدی ئەکرێت کە لە کاتی بەفرباریندا تۆ زەوی ئەکێڵیت. ئەمە بەڕاستی سلبیاتی زۆر لە ئیجابیاتی زیاترە. کاریگەری ئەنەرێنیەکانی زۆر زۆر زیاترن. هۆکارەکەی ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە تۆ بە تەواوی ئەو جەمعیەتی بەکتریایانەی کە لە ناو خاکەکەدا هەن تۆ بەڕاستی ئەبیتە هۆی تێکدانی ژیانی بەشێکی زۆری ئەم بەکتریانە. هەندێک لەم کرم و بەکتریانە کە خۆیان زۆر سوود بەخشن لە خاکە چونکە لە سەرشیکردنەوەی خاک دەورێکی زۆر گرنگە بینن. تۆ ژیانیان لێت یەکەی بۆی کە بەشێکی زۆریان لە قوڵایی خاکەوە هێنیتە سەر خاک و بێتە هۆی لە ناوبردنیان. کەواتە بەدەستی خۆت مەجموعەیەکی زۆری بەکتریا و کرمە سوود بەخشەکانی ناو خاک لە ناوە بێت. چونکە بیرمان بێت جگە لە شیکردنەوە بەشێکی زۆری جەزبی ئەناسڕەکان بەهۆی بەکتریا و کرمەکانی خاکەوە ڕۆدەن. ینی وەکو ڕێگی ڕۆکەکە لەگەڵ ئەم بەکتریا سوود بەخشانە بە شێوەیەکی تەعایشی ژیان ینی هەماهەنگیان هەیە ئیسفادەی هەیە بۆ گواستنەوەی خۆراکیانە بۆ ڕێگی ڕۆکەکە. لە زۆربەی ڤیدیۆکانە بینومەکە لە کاتی بەفرام زەویەکێڵن بە تاکید زۆر زۆر خراپە لەو ڕوانگەیەوە. یعنی ئەگەر پێش دابارینی ئەم بەفروبارانە زەویەکەت کێڵا بێت زۆر باشترە لەوەی لە ئەسنای بەفرابی کێڵیت یان ئەگەر میهێڵیتەوە بۆ دوای بەفروبارانە زەویەکەت کێڵیت. بەرهەمەکەیدا دەیبینێت لە نەتایجەکەیدا هەستی پێ دەکات کە ئەم چ کارێکی کردووە خۆ هۆشیاری لەم بارەیەوە نەبووە. بەڵێ بەتەکید بەڵام هەرگیز ئەم گۆڕانکاریە سلبیەتانە لە یەک ساڵە بە شێوەیەکی بەرچاو جوتیارەکە نایبینێت یانە هەستی پێ ناکات. بۆ ئەگەر ئێمە 2 ساڵ یا بۆ نمونە 3 ساڵ لەسەر یەک ئەم حاڵەتە ڕووبدات تۆ هەمان حاڵەتی کێڵان لە ئەسنای بەفرباریندا بکەیتەوە 100% لە ساڵی سێم و ئەوانە هەستی پێ ئەەکەی کە بەڕاستی بەشێکی زۆری ئەو زیندەوەرانی کەشیکردنەوەی خاک بۆ تۆ ئەنجامەدەن و کاریگەریان لەسەر جەزبی زۆر بێ عناسڕەکان هەیە لە ناوە بیت. ئۆتۆماتیکی گەشەی زۆربەی با بڵێن مەحسوولەکانت هێواشە بێتەوە. لەم هێواشبوونەوەیە لەوانەیە جوتیار بە ئاسانی هەستی پێ نەکات. بەڵام ئەگەر ئەندازیارێکی کشتتوکاڵی 2-3 جار ئاگاداری بکاتەوە لەوەی کە ئەم کارە هەڵەیە بۆ خاک بەڵێ بەتاکید لە ساڵانی 2 و 3 بە ئاسانی هەستی پێەکەی بە شەرتێک کە پەینی با بڵێن کیمیایی بەکار نێنابێ. هەندێک جاریش پەینی کیمیاییش کە بەکارێنێ زۆر جار گەشەی ئەم لە چاو گەشەی و مەحسوولانەی کە لە خاکەکانی ترا چێنراون و ئەم کاریان ئەنجام نەداوە بە ئاسانی هەستی پێەکرێت. بەڵێ زۆر سپاس بە کاک مسلیم سلێمان ئەندازیاری کشتتوکاڵی لە هەڵبجۆ لەگەڵمان بووی. سپاس بە زانیاریەکانت. زۆر سپاس بۆ ئێوەش بەڕێز. سپاس بۆ بەشداری تۆش. بێگومان لەگەڵتان بەرداوامین بەڵام لە ئێستادا بچانە بەرین.